گفاره و کوره روی عزیز تا کوره لآسمان حاتمه بولا یاران حاتمه خور و هارم هاوردیه برکت بودار هاوردیه هرس لخوز انسان بدون خوشی و هاران شاری کرند، شارێکی یارساننشینە و ناوەندی قەزای داڵاهۆیە لە پارێزگای کرماشان. ئەم شارە کەوتووەتە سەر ڕێگای کرماشان بۆ قەسری شیرین لەسەر سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. خاوەن سروشتێکی ناوازە و دڵڕفێنە و بە شاخ و دار و دەوەن دەورە دراوە. شاری کرند وەکو پایتەختی دروستکردنی چەقۆ لە ئێران ناوبانگی دەرکردووە و باشترین ئۆستاکارەکانی دروستکردنی چەقۆ و خەنجەر خەڵکی ئەم شارەن. جیا لە دروستکردنی چەقۆ، دروستکردنی تەمبور پیشەیەکی تری خەڵکی ئەم شارەیە، چونکە ژیانی دانیشتوانەکەی لەگەڵ تەمبور و ژەنینی تەمبور گرێدراوە و لە بۆنە ئاینیەکانیاندا تەمبور دەژەنن. پەرستگەی دوو لە کەسایەتیە گەورەکانی ئاینی یارسان بە ناوەکانی پیرموسی و پیربنیامین لە نێو ئەم شارەیە و شوێنێکی پیرۆزە بۆ خەڵکی ناوچەکە و پەیڕەوکارانی یارسانی لە هەموو شوێنێکەوە سەردانی دەکەن. پیرموسی و پیربنیامین دوو لە هاوڕێ نزیکەکانی سوڵتانی ساق بوون کە دامەزرێنەری ئاینی یارسانیە.
مێژووناسان پێیان وایە ئەفسانە و ڕازەکان لە نێو کۆمەڵگە کۆن و دێرینەکان ئەو ڕۆڵەیان گێڕاوە کە کتێبە ئاسمانی و پیرۆزەکان لە نێو کۆمەڵگە تازەکان گێڕاویانە. ئەفسانە بەشێکە لە مێژووی کۆنی هەر نەتەوەیەک و تێکەڵی دابوو نەریت و ئاینەکەی بووە. ئێرە وڵاتی چیرۆکی گوێی ئاگردان و ئەفسانەکانە، خاکێکی هەزاران ساڵەی پڕ لە ڕاز و ئەفسانە و نەریتی کۆنی کوردەواری. گەڤارەوە کۆڵ یان لانکەبە کۆڵ ئەفسانەیەکی کۆنی هەزاران ساڵەی باو باپیرانمانە کە تا ئێستا لەم دەڤەرە پارێزراوە و ساڵانە بەڕێوە دەچێت. چەو گەفارەوە کۆڵ گەورەگەلمان وتیانە نەتاشی بڕەسن، نە مەسەکە سەر شانە بکەن، نە چتی هین بکەن کە دەزی مرد نەدەسەوە هیچ شتەل بوو خاتر گەفارەوە کۆڵ. گەفارەوە کۆڵ خێر بەرەکەت بردەمەڵمە و مناڵمە هی کەس دانە کوڵانە گەس ئیمە هەر دانە کوڵانەگە ئەنیاسەدا بوو گەفارەوە قەشەنگ ئی وەختە لەدی ئامادە بێ کوڵیاڵ تا پادەزوو کوڵانیانە کوڵانیانە ئیوارە وەختی شامیان کردە خۆیان لەو شام خۆیانی شەنیانە سەلای دانە کوڵانەوە نیانە چمچەیان نیاز ئاویان نیاز مەسەکە کتریان سەماوەریان نیاز وتیانە چای بکەن دی نازام چجور بێخوا کردیانە وتیانە یانە بوو گەفارەوە کۆڵ خێر بەرەکەت کردە ماڵمە نان تازەیان کردنیانە سەلایەوە بەڵێ کارەیانە کردە. گەڤارەوە کۆڵ جەژنی پێشوازیکردنە لە بەهاری کوردی لە پارێزگای کرماشان. بەهاری کوردی لە ناوچەی کرەند و داڵاهۆ بە بەهاری گەرمیان ناسراوە و 2 مانگ بەر لە نەورۆز دەست پێ دەکات. ناوچەکانی داڵاهۆ کرەند و گۆران ڕۆژمێرێکی تایبەت بە خۆیان هەیە کە ڕۆژمێری کوردی گەرمیانی پێدەگوترێت و تێیدا ڕەچاوی کاری کشت و کاڵی و نەریتە ئاینی و کەلتوریەکانی تایبەت بە خۆیان دەکەن. لەم دەڤەرە بەهۆی کەشوهەوا زووتر لە شوێنەکانی تر دەست بە چاندن و کشت و کاڵ دەکەن و بەهاریان دەکەوێتە پێش نەورۆز و بە بەهاری گەرمیان ناوی دەبن. گەفارەوە کۆڵ یه چیز دیگه فرازمینی، یه چیز دیگه قدسی که نماد داغ زمینه بو ایمه معمولا 12 روز ورج زمسان زد
و خیر و برکت و خوشی و الخویاتره و قول معروف ایشون زی نفس او زمانته. گفاره وکو یک به اصطلاح نماد جنه که گفاره که کوریه و نماد زایشه، نماد رویشه. معمولا لکرن اسطوره زیاد وجوده که یکی گفاره وکوره و خاطر یه ای اسطوره لحر کوره که وجودی بید معمولا نشان لقدمت او منطقه دیاد، نشان لکهنبینی دیاد، یینبینی دیاد و کرن چندین اسطوره دارد، چندین نماد قدمت و گورایی دارد، دیرینگی دارد. من گفاره و کولم روی عزیز تا کولم لآسمان حاتمه بولا یاران حاتمه خور و هارم هاوردیه برکت بودار هاوردیه هرت لخوز انسان به نور خوشی و هاران جانزن و شر و هاره گرو گفکه لداره خیر برشد مولان بی قضاب ننادان خوشها و هوادان و خیر بنیشن یاران بیرن صفای و هاران من گفاره و کورم روی شیرین ها کورم لآسمان حاتمه و دنیان حاتمه خیر بارد رمادان برکت بو کشت و کابه. بە گوێرەی ڕۆژمێری ئەم دەڤەرە کە بە ڕۆژمێری کوردی و یارسان ناسراوە 12 ڕۆژ بەر لە بەهاری گەرمیان گەڤارەوە کۆڵ گوند بە گوند و شار بە شار دەگەڕێ و سەردانی هەموو ماڵەکان دەکات و پیرۆزبایی ساڵی تازە لە خەڵکی دەڤەرەکە دەکات. کۆتایی زستانی کوردی لەم ناوچەیە بەهەشت هەشتاد ناسراوە و دەکەوێتە دوای چلەی بچووک و چلە گەورە و لەو شەوەدا گەڤارەوە کۆڵ دەکەوێتە ڕێ و سەردانی ماڵەکان دەکات. بار کردی شدود دو مانگ امیندن نوروز جشن نوروز بار کردی اردم کرد چون ایما تمام تشکیلات من میجومان بر مبنای تمام دفتر یارستانیه و سرحلقه یارستانیش که بذات در راز یارستان قرار گرفت سلطان ساکا و سلطان ساک لمنطقه هورامان لون ظهوری کرده. منطقه هورامان حدود 1 مانگ شاید الان بیشتریش ولی کرنا تفاوتیت به نظر هوا، یعنی الان بچه هورامان یا بچه او منطقه پردیوره گل کاسه شکن که او منطقه شبیه شقایق نیمان در نظر علمی الان سوزه یکی نشانه لبهار او گل کاسه شکنته. من بارا چون سرم داد اول بار چون تو منطقه دیما او گلوله که نشانه بهارن لا منطقه پردیور شوه سوزه کرد و این خاطر اول بار کردی در منطقه که مردم یارستانشین بر مبنای اکولوژی کرد پردیوره. گەڤارەوە کۆڵ فریشتەیەکە هێمای زاوزێ و پیت و بەرەکەتە و بەدایکی ژینگە و زەوی ناسراوە. نەریتێکی کۆنی هەزاران ساڵەی کوردی کە تەنیا لەم دەڤەرەی کوردستان ماوە بۆ ڕێزگرتنە لە ژینگە و پێشوازیکردنە لە هاتنی نەورۆز. خەڵکی ئەم دەڤەرە باوەڕیان وایە لە یەکەم شەوی دەستپێکی بەهاری کوردی ژنێک لانکە بە کۆڵ سەردانی هەموو ماڵێک دەکات و لەگەڵ خۆی پیت و بەرەکەت و ڕزق و ڕۆزی پێیە. بۆیە ئەو شەوە لە هەموو ماڵێک شلێک بەناو دانە کوڵانە دروست دەکەن و کاسە و کەوچکێکیش بۆ ژنە لانکە بە کۆڵەکە دادەنێن کە لێی بخوا و پیت و بەرەکەت بە ماڵەکەیان ببەخشێت. سمانه کردی دیدیم
مانگە وەڵ نا دوم نا سێوم 18 ڕۆژی وەرجەیەنە 18 ڕۆژی 18م 17م شەو 18م وەتیان گەفارە کوڵ بکەیت ڕەسم بوو تەمام ماڵە گەندمیانە دار و نەخۆت کردیانە تێ و ئەدەست کردیانە تێ و پیازداغی کردیان و نانێ و گوشەی مەنگڵەیە ئەوتا کوانە لە کوانە لای کوانەگە وەتیانیم شۆ خۆیان تێن گەرمیەکەن خوان منە لان 95 ساڵمە سنم نزیکەی 10 ساڵ 9 ساڵ بی وەتیان گەفارە کوڵ تکەیت گەفارە کوڵ من ترسیام شەو چیمە بە خەڵ داڵیە بخافتم داوە ملچەوە وەتن گەفارە کوڵ تکەیت وەتە باخە گەفارە کوڵ دیوە هایمە چە وەتیا هەزار گلەتکەی سدەجی هی ماڵەیە ئەوتا سەرشەو بوو نە بەرخی بوو نە چیشتێ بوو تاریکە شەو یەکی گوەرەی قەزانێک گەنمە و دانە کوڵانە نانە دار و پیازداغی کردن وەفراتیان 1 متر چیان وەفر ماڵیان و هاتیان لەی هینە خواردیان لەی دانە کوڵانە قاشق نە چمچەی چوین و مەلەقەی چوین نانە لای هینەگۆوە خەزانەگۆ و دو دەنە جام نانە لایەوە وەتی نەگەرەوانە بای لە لێ بخۆی لە ناوەندی شار لانکەیەکی گەورە دادەنێن و بە چرا ئاوێنە شەکر و گوڵە نێرگز دەیڕازێننەوە کە هەر یەکەیان هێمایەکەن. لانکە هێمای لەدایکبوونی مرۆڤ و ژینگەیە. گوڵە نێرگز هێمای هاتنی بەهاری کوردیە لە ناوچە گەرمەسێرەکان. چرا هێمای ڕووناکی و ئۆجاخڕۆشنیە. شەکریش شیرینی ژیانە. لەم نەریتەدا ژن و دایک ڕۆڵی سەرەکی دەگێڕن و هێمای ژیانبەخشی و میهرەبانی و ئاوەدانی ماڵ و وڵاتن. ژمارەیەکی زۆر لە کچان بەشداری دەکەن و بە دەمامک ڕوخساریان دەشارنەوە. پۆشینی دەمامک لە ناو جژن و بۆنەکان لە کوردستانی کەونارا باو بووە و مێژووی بەکارهێنانی بۆ سەردەمی مێهرپەرستی یان میتراپەرستی دەگەڕێتەوە. دۆزینەوەی کۆنترین دەمامکەکانیش بۆ ئەو 3 دەمامکە لە زەر دروستکراوە دەگەڕێنەوە کە لە ناو ئەشکەوتی کەڵماکەرەی لۆڕستان دۆزراوەتەوە و مێژویان بۆ چەند هەزار ساڵ بەر لە ئیسلام دەگەڕێتەوە. دۆزینەوەی ئەم دەمامکانە ئەو نهێنیەمان بۆ ئاشکرا دەکات کە پۆشینی دەمامک ئێستا لە نێو جژن و بۆنەکانی ئەوروپا باوە هەزاران ساڵ بەر لە ئێستا لە کوردستان باو بووە. ئاوێنە هێمای بێخەوشی و بێگەردی و پاکیە. هەڵگرتنی جامە ئاو هێمای بوون و ژیانە. پەپولە هێمای هاتنی بەهارە. بەشێک لە کچەکان کاسەیەک سەوزەیان هەڵگرتووە کە هێمای ژیانەوە و پاراستنی ژینگەیە. گەنم هێمای پیت و بەرەکەت و قوتی خەڵکە. هەنار میوەی پیرۆزی یارسانەکانە و لە زیاترین جژن و بۆنەکاندا ڕێزی لێدەگرن.
وقتی که این گفاره و کوره که تید مردم ایشون خب بچینه کمکی که این دیو سیایله این دیو سختیله بشکنید و کمکی بکن تین یه آش دانه کرانه بوین ندار. معمولا این دانه کرانه لحبوبات درست بیه لچشتل درست بیه که بر اساس اقتصاد منطقه است، جور نخو و نجی و گرم که تمام جهانیان لبین تمام جهانیان نماد برکته. بعد وقتی که الندار دی و هیچ چیز تر فکر نکن، تمام تمرکز یان او شوه باید بینه بانه چه ای دانه کرانه. مثلا جنل قدیمی ایشه نباید ناخرین بورین، نباید چاو برجین، نباید تماشای آینه بکن، نباید تشی برسین، نباید به اصطلاح پیاز داغ درست بکن بو حتی آش دانه کرانه گمان. و بعد از یک دانه کرانگی یا نیابان به اصطلاح کوانه و پیاز داغی ناکن تا شوی منطقه یسته که نبایدش لیلی بچشن اعتقاد یعنی یسته که باید حتما گفاره و کور بید لیلی بچشه، لیلی چشایی بکاد، لیلی بخواد و بعد شوی که اوانه لیلی بخواد. اعتقاد یعنی یسته که اگر گفاره و کور تید والخویی ها برکت تیره، شادی تیره، سلامتی بو منارگان یان تیره، عاقبت بخیری تیره، برکت بو زوزار یان تیره. لەم نەریتەدا بەشداربووان چەند جارێک بە دەوری ئاگردا دەسوڕێنەوە وەکو پێشوازی و ئامادەبوون بۆ کردنەوەی ئاگری گەورەتر لە نەورۆز. پیرۆزی ئاگر لە کوردستان بۆ سەردەمی مادەکان دەگەڕێتەوە و زەردەشتیەکان لە هەموو جەژن و بۆنەیەکدا ڕێزیان لە ئاگر گرتووە و بە دەوریدا کەوتوونەتە سەما و هەڵپەرکێ.